لە ڕاگەیاندراوەکەی لیژنەی باڵای ئۆپراسیۆنەکانی پارێزگای سلێمانی ئاماژەبەوە کراوە کە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی تەنها سەرچاوی بڵاوکردنەوەی ئەو زانیاریانە دەبێت لە سنووری پارێزگای سلێمانیدا بڵاو دەکرێتەوە ئەوەشیان خستە ڕوو کە ژماری توشبووان لاڵکشاندایە و پێویستە هاوڵاتیان لە ماڵەکانیاندا بمێننەوە ڕاشیان گەیاند ڕێکاری یاسایی لە بەرامبەر هەر کەسێکدا لە هەر پلە و پایە و پۆستێکدا بێت دەگیرێتە بەر گەردەست بخاتە ناو کاری دام و دەستگا تەندروستیەکانەوە هەر لە کۆبوونەوەکەدا بڕیاردرا ڕێو شوێنی کارکردن لە بوارەکانی خواردنی خێرا و نۆرینگەکان دیاری بکرێت و هەر هاتوچوویەکی پێویست لە نێوان یەکە کارگەریەکاندا لە سەعات 12 شەو بۆ 6 بەیانی دەبێت لە کۆبوونەوەکەدا ئەوەش خرایە ڕوو بڕی پێویستی سوتەمەنی و خۆراک و پێداویستە سەرەکیەکان و سەوزە و میوە دابین کراون و ئاڵوگۆڕە بازرگانیەکان بەردەوامن و یەکە کارگەریەکان لە ڕێی لیژنەکانیانەوە چاودێری وردی نرخ و کوالێتی و قەبارەی خستنە ڕوویان دەکەن و هەر کەسێک هەوڵی قۆڕەخکاری و شاردنەوەی کاڵا بدات سزای یاسایی تون دەدرێت هەر لە کۆبوونەوەکەدا لیژنەی ئەرامی یەکە کارگەریەکان ڕاستپێردران لەسەر بنەمای پێشهاتە نوێەکانی ئەم پەتایە پلان و ڕێکاری نوێ بۆ باشتر خزمەتکردنی هاوڵاتیان و گەیاندنی خزمەتگوزاریەکانیان دابڕێژنەوە هەروەها نەخۆشخانە ڕاوێژکاریەکانی ددان لە سلێمانیدا ڕۆژانە بە درێژایی 24 ساعت خزمەتگوزاری پێشکەش دەکەن و نەخۆشخانەکانی پیرەمێرد و شۆڕش و فایقی حاجی عەلی بەردەوام کراوە دەبن هەروەها بازاڕی درا و حەواڵە ناکرێتەوە هەر لەو کۆبوونەوەیەدا بڕیاردرا دەست بەسەر هەر مەروماڵاتێکی قاچاقدا بگیرێت و بە هیچ شێوەیەک ناگەڕێنرێتەوە بۆ خاوەنەکەی و ڕێکاری یاسایی لە بەرامبەر خاوەنەکەیدا دەگیرێتە بەر هەروەها ڕێگا سەرەکیەکان تەسک و دیاریکراو دەکرێن و هاتوچۆ لە زۆربەی شەقام و ڕێگا سەرەکیەکانی ناو شاری سلێمانیدا ڕادەگیرێن و هەرکەس و دەست و لایەن و کۆمپانیایەک دەوێت ڕاستەوخۆ خۆی کاری خێرخوازی بکات پێویستە کارەکانی گواستنەوە و دابەشکردن بخاتە نێوان سەعات 12 شەو بۆ 6 بەیانی و ڕێگە بە هیچ کەمپین و دیاریکردنی شوێنێک بۆ کۆکردنەوەی کۆمەک نادرێت هەروەها بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی ڕاستپێردرا بەرنامەی گونجاو و پێویست بخاتە بەردەستکەرتی تایبەت بە مەبەستی ڕاهێنان و خۆ ئامادەکردنی کارمەندەکانیان بۆ پشتیوانیکردنی کەرتی گشتی لە هەر دۆخێکی پێویستدا